سەبارەت بە ڕەچاوکردنی بودجەی عێراق کە ئێمە زانین لە مانگی حوزەیرانە نزیکی 153 ملیار دلار بوو لەم بودجەیە کە خەونلێنراوە بۆ 3 ساڵی ئایندە. ئەوەی لێرە کە ئەمانوی قسەی لەسەر بکەین ئەوەیە کە ئایا ئەم بودجە تا چەند توانیوێت یەکسانی ڕەگەزی بۆ ژن و پیا و فەراهەم کا لە بودجەی عێراقا. ئەوەی تێبینی ئەکرێت ئێمە ئەزانین کە لە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە کەرتی ئابووری بەنسبەت ژنانەوە کەرتێکی لاوازە و تا ئێستا لە سەدا 12 ژنان لە عێراق لە هێزی کاران. ئەم ڕێژەکەمەی ژنان لە هێزی کارە مەترسیەوەی هەیە کە ئەو ڕێژەی کەماوەتەوە بە ئاسانی ڕوبەڕووی هەموو جۆرەکانی تونوتیژی بێتەوە. لەبەر ئەوە پێویستەکەوە پێویست بووکەوە لە بودجەی عێراقا ڕەچاوی یەکسانی بکرێت کە لە نێوان ژن و پیا بە یەکسانی دابەش بکرێت بۆ فەراهەمکردنی ئابووریەکی سربەخۆ تا ڕادێکی سربەخۆ بۆ ژنان. چونکە ئێمە زانین مەسەلەی باج و هەروەها خەرجیەکان کاریگەری زۆری هەیە لەسەر ئابووری وڵات. بەداخەوەی تێبینی ئەکرێت لە 2023 تاوەکو 2023 زۆرترین بودجەی عێراق بۆ کەرتی سەربازی ئەڕوات لە کاتێکە کە ئێمە زانین هێشتا عێراق لە دۆخێکی جەنگی مەترسیدارانە دۆخی جەنگانیە. ئەمە وای کردووە کە عێراق پاشەکشێ بکات لە زۆرێک لەو استراتیژیانی کە بۆ تواناسازی ژن بەکاری ئەهێنێت. بۆ نمونە ئێمە زانین استراتیژی نەهێشتنی فەقیریمانی هەژاری کە ئەمە کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر ژنان، چونکە ئێمە زانین ڕێژەیەکی زۆر لە ژنان هەژارن لە عێراق و هەم لە هەرێمی کوردستانە. خاڵێکێ ئێمە استراتیژیەکمان هەیە بە گشتداچوونەوەی هەموو جۆرەکانی تونوتیژی کە عێراق خۆی تەبەنی کردووە بە هەمان شێوە استراتیژی 25 نەتەوەی گرتوەکان تایبەت بە ژنان لە ئاسایشی ژنان، چۆن ژنان لە ناوەندەکانی بڕیارە تایبەت بە دایلۆگ ڕۆڵیان هەبێ. نەبوونی بودجە بۆ ئەم استراتیژیانەکە لەلایەن نەتەوەی گرتوەکان و عێراقیش تەبەنی کردووەواتە ئیمزای کردو لەسەر کاری لەسەر بکە لەم استراتیژیانە کە ئەبێت هۆی ئەوەی کەەوە ژنان ڕۆڵیان نەبێت لەم استراتیژیانە و مەترسیە ئەوە هەبێت کە ئەم دۆخی بودجە وا بکات کە ژنان پاشەکشێ بکەن لەو مافانەی کە بەدەستیان هێناوە لە پێشدا بەدەستیان هێناوە لە ئایندا مەترسیان لەسەر بێت. لەبەرەوە ئەگەر بە شوێکی گشتی سەیری ڕێژەکانی بودجە بکری ئەو ڕێژەی کە بۆ چاودێریکردن دانراوە بەناوی چاودێریکردنی کۆمەڵایەتی ڕێژەکە لە سەدا سێیە. ئەم ڕێژەیە بۆ چاودێری کۆمەڵایەتی کە ئێمە زانین پێداویستی خێزانمان هەیە و پێداویستی مناڵیشمان هەیە. ئەم ڕێژە بۆ عێراق زۆر کەمە، چونکە ئێمە ئەزانین لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیشە ژنان هەژارن، ژنانمان هەیە بێهاوژینن، ژنانمان هەیە جیابوونەوەن جیابووەتەوە، ژنانێکیشمان هەیە لە ئێستا کە ڕەچاوی بارودۆخیان ناکرێت ئەو ژنانن کە چاودێری کۆمەڵایەتی لە خێزانەکانیانە ئەگرنە ئەستۆ. ئێمە زانین لە زۆرێک لە وڵاتانە ڕێژەی لە سەدا 23 بودجە بۆ چاودێری کۆمەڵایەتی دانرێ بۆ ئەو ژنانی کە چاودێری لە خێزانەکانە چاودێری یان مناڵی بڵێن ئەو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن یان چاودێری بە ساڵاتچوانەکەن. ئەم ڕێژە زۆرەی ژنان کە ئەم چاودێری کۆمەڵایەتیان هەیە ڕەچاوی دابینکردنی بودجەیان بۆ ناکرێت لە کاتێکە ڕێعایی ئیجتیماعی ئەوەی کێکە لە پایە گرنگەکان و پێویستە ڕەچاوی بۆ بکرێت. لە خاڵێکی کە ئێمە ئەزانین لە هەرێمی لە عێراقا بە تایبەتی ڕێژەی بەرزبوونەوەی ئاستی بەدەستگەیشتنی کچان بۆ خوێندن. بۆ نمونە هەر لە 10 کچ یەکێکیان یەنە بڵێن مەترسیەوەیان هەیە کە نەتوانن لە قۆناغی بنەڕەتی بچێتە قۆناغی ئامادە یان لە قۆناغی سەرەتایی بچێتە قۆناغی ناوەندی. ئەمەش بۆ خۆی مەترسی هەیە لەسەر ئەوەی کە تەسەڕوبی قوتابی و هەروەها لەشکرێکی زۆری لە کچانی نەخوێنەوار لە کۆمەڵگەی عێراقیە سەر هەڵبدات. خاڵێکەوەژ ئێمە لە عێراقا لە هەر چوار ژنێک یەکێکیان مەترسی ئەوەی هەیە کە بچێتە نێو پرۆسەی زەواجیان هاوسەرگیری پێشوەختە. ئەمەش بۆ خۆی هەر پێویستی بە بودجێ بووی ئەم چارەسەری ئەم دۆزانە بکرێت. لەبەرەوە بینین لە عێراقا تا ئێستا ئەم کێشانە هەیە، وەروە کێشەی فێربوون و لە کەرتی پەروەرداوە لە کەرتی تەندروستیە کێشە بۆ ژنان هەیە، هەروەها کەرتێکی کە ئێستا لە جیهانە گرنگی پێ ئەدێش کەرتی فێربوونی ئەلەکترۆنیە کە بەداخەوە سەیرەکەین لە عێراقا ئەو کەرتە فەرامۆش کراوە. ئێمە زانین جیهان بەرەو جیهانێکی دیجیتاڵی ئەڕوات، پێویستە نەوەیەکی ئەو نەوەیە کە
پێشوازی لێ ئەکرێ بۆ ئەم جیهانە پێویستە نەوەیەک بن فێربوونی کارای ئەلەکترۆنیان هەبێ لە مەشە سەیرەکەین ئەم بجە ڕەچاوی ئەو جیاوازیە تاکە کەسیانی نەکردووە لەبەر ئەوە لە جیهانە گرنگی بە سیستمێکە دێ کە پێوتێت جێندەر بەجێتین واتە چۆن سیستەمی بودجە ڕەچاوی پێداویستیەکانی ناو کۆمەلگا بکات بە هەموو پۆلە جیاوازەکانەوە بە تایبەتی ئێمە زانین ژنان چونکە گەر ژنان لە پێگەیان لاواز بێ لە خێزانە توانای بڕاردانیان نییە کە لە ناو خێزانە پێگەیان لاواز بۆ کاتە ناتوانێت بێتە ناو دەرەوەی خێزان لە کۆمەلگا بە هەمان شێوە پێگە و مەوقعێکی نییە و گەورەترین چەک بۆ ئێستا بۆی ژنان ببنە خاوەنی بڕار چ لە خێزانەوە چ بێنە دەرەوەی خێزانەکانە بتوانن ڕۆڵیان هەبێت بریتێ لە تواناسازی ئابووری لەبەر ئەوە پێویستە پێداچوونەوە بکرێت بە بودجە بە تواناسازی ئابووری بۆ ژنان چونکە لە ئێستا لە جیهان ئەگەر ژن لەسەر ئەو بیردۆزە ڕێکەوتن ئەگەر ژن تواناسازی ئابووری نەبێت ناتوانێت تواناسازی سیاسی فراهم بکە لەبەرەوە هیوادارین کە بە پێی ئەو مەجاالەی کە هەیە پێداچوونەوە بە کەلێنەکانی بودجا بکرێ بۆی بتوانێت ژنانی ڕۆڵیان هەبێ لە کۆمەلگا و بە یەکسانی ئەو داهاتی کە هەیە هیچ جیاوازیەکی تیان نەکرێ لە نێوان دابش بکرێت لە نێوان ژن و پیاودا لە هەرێمی کوردستانیش ئێمە زانێسا هەرێمی کوردستانیش بۆ بەڕێوەچوونی کارەکان و پشتی بە بودجەی عێراق بەستۆ بێگومان ئەو بودجێش کە دیاری کراوە لە عێراق و بە هەمان شێوەی سیستەمی بودجەی عێراق دیاری کراوە بە دڵنیاییەوە ئێمە بینین ئەو ڕێژی کە ئەڵین لە سەدا 12 ئەگەر بینە ناو هەرێمیشەوە بە هەمان شێوە ئەو لە سەدا 12 دەتوانین بڵین شمولی هەرێمی کوردستانیشەکە لەبەر ئەوە بە دڵنیاییەوە کەلێنەکانی بودجە ئەگەر لە حکوومەتی عێراق هەبێت لە سیستەمی بودجە لە هەرێمی کوردستانیشە بەزەخی ئەبینێت و هەروەها کاریگەری نەگەتیڤەکان یان نەرێنیەکانی لەسەر ژنان لە کۆمەلگا دەرەکەوێت بۆ 3 ساڵی ئایندە بە دڵنیایەوە چ لە کەرتی پەروەردا بێ لە کەرتی تەندروستیا بێ لە کەرتی چاودێری کۆمەڵایەتی بێ لە کەرتە خزمەت گوزاریەکانە بێ وەکو چاکردنی کارەبا و هەروەها چاکردنی ئاوی خواردنەوە دۆخی ئاو لە هەموو سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی پێویستی بە بودجێ چونکە ژنان لە پێویستیان بە فراهەمکردنی خۆشگوزەرانی هەیە بۆ ئەوی بتوان ئەگەر خۆشگوزەران بژی ئەنج ئەتوانێت بێتە ناو کۆمەلگا و ڕۆڵی کاریگەری هەبێت.